من ئارش عەبدولقادر لە هەڵەبجە تازە دانیشم لە شارە زۆر تقریبا ماوەی 5 ساڵێکە من خەریکی ئەمە بە بەردەوامی بەڵام ئەوەی کە زۆر پراکتیزم تیا کردبێت لە ساڵی 2007ەیە تا ئێستا پراکتیزم تیا کردووە چەند جارە سەردانی ئێرانم کردووە بۆ وەرگرتنی بڕوانامە ترەوە بوو لە ساڵی 2019ەیە بڕوانامەی نێودەوڵەتی بەدەستهێنا سوپاس بۆخوا مەدالیان پێیان بووم بە خەوانی بڕوانامە و تاکە کوردم ئێستا لە عێراقا لە هەرمی کوردستانە کە با بڵێن ئەم وەرزشەکەم ئەم دیفاع شەخسیەکەم خۆپاراستن لە شەڕی سەر جادە و شتانە تا کەسیشن لە هەموو عێراقا با بڵێن کە هۆڵم هەبێ و زیاتر ئەم هونەرە پەرم پێدابێت و ڤیدۆشتمانە بێت و کردمان ئەتوانم من وا بڵێم ئەم هونەرە لە پێش هەموو هونەرەکانەوەیە مەبەستم چی لە کیک بۆکسە چی لە موایتایە چی لە تای بۆکسە چی لە کۆنفۆ ئەو هونەرە بەریلەکانی کە ئەمە تۆ ئێستا کە هونەرێکە زانی مەسەڵەن کیک بۆکس خۆم ماوەی 5 ساڵ هەر کیک بۆکسیشم تۆ تووشی ڕوبەڕووبوونەوە ئەبی لە دەرەوە پێویست ناکە کە بڕێ سەرگارد و ئەوەی کە لە خاو لە هۆڵ و لە نیزالاتەکان کرد بەرامبەری تا کەسێک بکەی ئەم هونەری دیفاع شخصیە سێڵ دیفێنسە واد لێکە تۆ چەند نقطەیەکی یعنی زۆفی ئەو کەسە لایە ئەتوانین لێبێ چی ئەوەی کە بیبوورێنەوە سڕێکەی یاخود ئەو چەکە دەماچەیە دار هەشتێکە بێ ئەتوانین بەحتاری لێ وەرگری ئەم هونەرە ئەگەر خۆت یعنی شخصی خۆت بێت هونەرەکە بکەیت چی ئەم هونەرە بێت چ هونەرەکانی کەش بێ یعنی لە 100% لە هەموو باڵێن ڕفتارە ناشرینەکان لەوەی شەڕ و ئەو شتانە ئەدگەڕێتەوە بەڵام تو ئەمە شتێکە بۆ خۆتێکی ئێستا لە ناو کوردی خۆمانەوە باوە ئەڵێن ئەم هونەرەی تۆ کە ئەیکەی ئەم سێڵە دیفێنسە بەست تایبەتە بە کەسانی سەربازی و شتانە نەخێر هیچی وانی تۆ بۆ خۆتێکی یعنی چی مەدەنی بی و چی سەربازی بی هەر کەسێک بی تۆ پێویست بەمە هەیە ئەبێت تۆ کەسێکی ئەکادمی بی تۆ کەسێک بیجین چی بۆ ئافرەت چی بۆ پیاوانش ئەبێت تۆ ئەم هونەرە بزانی هیچ نە بۆ بەرگریکردنێکی لە خۆت لەوانە کە ڕۆژانە ڕوتێکە تۆ بێ یعنی کەسێکی باش بی کامل بی سیقە بتمانە بە خۆت هەبێ وەکو ئەوەی کە با بڵێن من تاغە هۆڵم یا تا کەس بم لە هەرێمە چی لە عێراقیش کە ئیحتیمام بەم وەرزشە دەم من تا کەسم یعنی لە هۆڵەکانی کە لەوانەیە مدەڕیبێکی بەڕێسە بێ ڤیدیۆ دوو ڤیدیۆ کردبێ بەس بۆ نمایشی خۆی و تەلەبەکانی داینابیان پۆستێکیان شتێک بەڵام ئەوەی کە ئیحتیمامی زیاتر بەم وەرزشەدا منم تێگەی یعنی هەمویان من زۆر جاریش پۆستم کردو لە ئەکاونتنەی خۆم من با بڵێن خاوەنی شەهادەی نێودەوڵەتیم وەجگە لەوە من بتوڵات و نیزالاتی ئەمیارەم بینیوە وەجگە لەوە مەدالیان بەدەستێناوە بە شانازی شێڵم کە تا کوردم ئەم دەستکەوتانم بەدەستێناوە طبعاً سوودی بۆ جەستە هەیە چونکە ئەمیش ئەم وەرزشی ینی وەکو وەرزشەکانی کە پێویستی بە حیمایەکی باشەیە پێویستی بە جوڵەیەکی باشەیە ئەو شتانە بەڵام میتر زۆرجار ئەو پرسیارش لەم نەکرێ ئایا ئەم وەرزشە بەس تەنها قوی ئەوێ یاخود سرعت چەندێک قوی ئەوێ سێ ئەوەنە سرعتێ بێ تێگەی یعنی بێ سرعت زۆر دەورە بینی بە سرعەیەکی زۆر باشی هەبێ بۆم وەرزشە وەڵام ناو خەڵکی کوردستانە یعنی سا ئەوەی کە ڤیدیۆ و باوەڕێن شتەکانی منی بینی بێ ئەو کار و چالاکانی منی بینی بێ ئیتر پەیوەندیشتم پێوەکەن یعنی ئەڵێن پێش هەموو شەڵەن لە چی شوێنێکی کەم ناڵم لە شارە زوێن هەڵەبجەی تازەم کەسەکان تۆزێ سار دەبنەوە چونکە زۆربەی یعنیوانە کە پەیوەندی بنەوە لە شاری سلێمانی مەسەلەن لە هەولێرن یاخود لە دەربەندی خان یان لە هەڵەبجەی شەهیدن یعنی زۆرم پەیوەندی بمنەوەکەن بەڵام کە تا کەسێک کە یعنی با بڵێن تاکە کەسێک کە پەرەبدا بەم وەرزشە بەس منم ئێستا لەخوا بەزیە ئەیبیستمەوە ینی هۆڵەکانێکیش ئەوەتانە خەریکن یعنی تازە وردە و لە دەستی پێکەن بەڵام سوودی نیە چونکە تۆ کاتی ئەم یاری ئەەکەیت ئەبێ پێشتر پراکتیزێکی باشەکرێ ئەبێ دەورەی باشە بینی بێ من یعنی ماوەی چەندێکە دەورە بینم تێگە ئەمیش وەکو یاریەکانی دیکە کیک بۆکس و تای بۆکس و با بڵێن کۆنفۆ و شتانە نیزالات و بتوڵات و ئەو شتانە هەیە ئەمجا کەمەربەندیە پشتوێنە و شتانە هەیە یعنی ئەمە هەرەوە نییە ئێستا زۆر ڤیدۆم بینیوە یعنی تا ئێستا مدەڕی بێ مامۆستاگی بەڕێز کردوێتی جارە دوو جار نمایشی کردو بۆ تەلەبەکانی یاخود ڤیدیۆی کرد بڵاوی کردوتەوە بەڵام ئەوە ناکا بۆی کە تۆ بڵێ وەڵام سیقم بەخۆمە 100% کە بڕۆم لە هۆڵەکە دەست بڵێم ینی بە تایبەت بۆ ئەم سێڵف دیفێنس بەڵێ لەکوێن من چاوەڕێی ئەوم لێ دانیشتم بەڵێ دابست خۆن
چی برای بەنسبەت ئەوەی کە قوتابی بزانین چەندێکی پێویستە بۆ کاتەکەی هەموو کەسێکەوە دەستی خۆی مەسەن ساک تۆ کاتی باشی بۆ تەقانکەیت لە کاتی مەشق و ڕایانەکە یانی مەسەلەن دوا نەکەویت ئەوەی کە ڕایانانەکەوێت مەشقەکەیت دوا نەکەویت نمونەرە وەڵای پێویستە جارە تۆ مەشقێکی باشکە یانی چەند جارە ئیمتیحانی خۆی بە یعنی تێستێکی باشی خۆی کە پراکتیس لەسەر هەموو تەکنیکان بکە ئێستا زۆربەی مدربەکانی ئەمڕۆ بە زوازانە لەسەر چەقۆ لەسەر دەماچێ نەخێرین هەر ئەو دوانە نییە تێگەی ئەمانە چەکی سارد و گەرم حاڵت لاوازەکانی جسم بۆ ئەوانەی کە ئەبوورێتەوە بۆوانەی کە سڕێکی بۆوانەی کە تۆ بزانین لە چی شوێنێکی بێ ئەم کەس جاوای کەسێکی لە تۆ باڵای بەرسەوە هەیکەلکرەوە ئەو شتانەیە تێگەی زۆر بیستیمان ئەڵێ بەرگەی زەڵبەیەکی ناگرێت تۆ ئەگەر بێت و نەتوانێت خۆ دەرباسکی لەم کەسە یعنی نەدەی لە خاڵێکی لاوازی ئەم کەسە بڕوا بکە یعنی بەخراپی ئەشکێتەوە بەسەر تاو کاتە ڕایەنەر ئەبێت چی تایبەتمەندێکی هەبێ لە ڕووی وەرزشەوە بۆ هەموو ڕایەنەرەکان لەگەڵ ڕێز و خۆشەویست و حرمەتم بۆ هەرێنیان ڕایەنەر چی ڕایەنە بێت چی حەکەم بەڕێزەکان دادوەرە بەڕێزەکان ئەبێ لایانی جەڕاحی دکتۆریان هیچ نەبێ کە خوێنەوار بیان نەخوێنەوار بێ ئەبێ بەشی خۆی بزانێت چونکە جاری وایە تۆ یاریزانە لە قاعب تووشی سابەیەکەی مەسەن بە زەڕبەیە باوڵێن ئەم بەشە ماسوولکانە یاخود چەناکە ئەو شتانەی دەرەچیان زمانی هەڵەگەڕێتەوە یان شان دەرەچیان سەرپێ یان قاچیان ئەژنۆ ئەو شتانەی دەرەچێ بێ هیچ نەبێت تۆ چارەسەرێکی بۆ بکەیت بە تەحەدان زۆربەی ڕایەنەرەکانی ئەمڕۆینی کوردستان هیچ کامیان ئەو ناتوان ئەو بەشەکە تێگە من خوێندوویشمە زۆر بە شانازی شوێڵێم ڤیدۆشمانەیە کە یعنی لە چەند کاتێکە گەیشتمە فریا یاریزان چی لە زمانگەڕانەوە بێ چی لە شان دەرچوون بێ ئەوانەی کە ئانیشتوانیان دەرەچێت سپاس بۆ خوا یعنی ئەوەی کە خوێندومە پراکتیزم کردووە لەسەریشی باشم من لەو کێ پاڵپشتی هونەرەی لە کوردستان کەس پاڵپشتی نییە کەس پاڵپشتی ناکات باشم وەکو باسیشم دەمە تا کەسم کە ئەم بڕوانامەی بەدەست بێنم تا ئێستا کەس پاڵپشتم نەبووە ئەوەی کە زیاتر منی هەندا بێ لە 2015 تا ئێستا مامۆستا سامانی خۆشەویست سامان سدیق خۆشەویست یعنی تا ئێستا پاڵپشتی من بووە زیاتر ئەو پەرەی بە مندا ئەوەسی بەردەوام بە لەسەری تا ئەگەی بە ئامانج سپاس بۆخوا گەیشتم بۆەوەی کە خۆم ئەمەوێ بەڵام هێشتا هەر مایشمە ئەشمەوێت زیاتر چی بۆ خۆم چی بۆ کوردستان ئیشی باشتریشکەم لە داهاتووتا من ئەمەوێ هونەرە نەک هەر خۆم یاخود لە شارە زوورە با بڵێن ئەم هونەرە بڵاو بێت ئەمەوێت لە سەرتاسەری عێراقا نەک هەر بۆ کوردستان و بۆ شارە زوور نازانم بۆ سلێمانیوانێ ئەمەوێت بۆ سەرتاسەری عێراق ئەم هونەرە چونکە لە هیچ وڵێکە لە هیچ شوێنەکە پەرەی پێ نادرێت تا ئێستا هیچ کەسێک ڕێگری من نەبووە کە بڵێ نابێ هونەرەکەی هیچ کەسێ هیچ لایەنێک هیچ مدەڕی بێک ئەوە نەبێ کە من با بڵێن کاتێ پۆستە شتێکەکەم مەسەرەن پۆستێمان کردووی ئەمە وتمان ئێمە تا کوردین بە شانازی شوێڵێن شانازیشە بۆ کوردستان کە ئەم شادەم بەدەستێنە شادی نێودەوڵەتی مدەڕی بەڕێزی وەها بووە کە ودێسی نەخێت تۆ تا کورد نیت وتم جوامانیا دوی من وتمان لە سەرتاسەری عێراقا ودێسی نەخێت تا کورد نیت چونکە کوردمان هەیە لە ڕۆژهەڵات کە ئەم شادە هەبێ من گیانی من خۆم شادەکە باڵم بڕوانامەکە لە وڵاتی ئێران بەدەستێناوە خۆی ئەم یاریە پاڵەوانەتی هەیە ئەم یاریە نیزالی ئەو یاریەکانی کەوایە ئیشەڵا بە تەمام یعنی لە ئایندەیەکی زۆر نزیکیشان نەک ئەوەی کە بڵێ دوور بێ ئایندێکی نزیک باڵێ پاڵەوانتی یەکەمەوە بۆ هونەری بەرگریە هەر کەسی حەزی لێ کرد ئەتوانین ئێمە سەرپەرشتی گەین لە خزمەتیاین و ئەوەشی کە پێویستی بێ ئەتوانین ئێمە لە خزمەتیابین ئەمە ژۆک هونەرەکانی کە هەر مەدالیا و با بڵێن کاس و شتی خۆیە لە خزمەتیان لە کۆتاییدا منی وادارمە و کەسانە کە یانەوێ هونەرەکەن ڕێز و خۆشەویستیان بۆ هەموو مدەڕیبەکان وا هەز ناکەم نەیشم بینیوە تا ئێستا مدەڕیبێکی تیا لە کوردستانە ئەم هونەرەکە بە هیوای ئەوەی کە ئەو گەنجانە خۆیان ڕابێنن یان مدەڕیبە بەڕێزەکان خۆیان ڕابێنن لە یوتیوب بێ لە هەر شتێک بێ ئەم ڤیدۆ ڕاکێشن یاخود سەیری ڤیدۆکانی ئەمەکان ئێمە بە شانازیەوە ئەوەی پێویستی بێ ئێمەکە ئێمە ئەڕۆین بەرەو پێشەوە هەنگاوێ بنێمە چوار هەنگاوی بووەنین لە خزمەتیانان ئەوەی کە بزانی پێیانەکەین دەستخۆشی لە ستافی پەیام دەکەم دەستخۆشتانێکم سپاسی مادووبوونتانەکەم و